اما این خطای غیر قابل قبول لسروبندی زیاتر گرژبوونی ململانەکانی ئێران و ئەمریکا لە سەر خاکی عێراق ڕێکەوتنی عێراق و چین چووە بواری جێبەجێکردنەوە. بە پێی ڕێکەوتنی عێراق و چین، عێراق ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت هەناردەی چین دەکات و داهاتەکەشی دەچێتە بانکێکی ئەو وڵاتە. لە بەرامبەردا کۆمپانیا چینیەکان چەندین پرۆژە لە بواری خزمەتگوزاری و ژێرخانی ئابووری لە عێراق ئەنجام دەدەن. هەر بە پێی ڕێکەوتنەکە سندوقی عێراقی چینی بۆ ئاوەدانکردنەوە دروست دەکرێت. سەبارەت بە ناوڕۆکی ڕێکەوتنەکە، مەزهەر مەحەممەد ڕاوێژکاری سەرۆگوەزیرانی کاربەڕێکەری عێراق ڕایگەیاندووە حکوومەتی وڵاتەکەی هەژمارێکی بانکی لە یەکێک لە بانکەکانی چین کردووەتەوە بۆ ئەوەی داهاتی فرۆشتنی 100,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا تێیدا دابنێت و حەقدەسی ئەو کۆمپانیا چینیانە کە پرۆژەکان لە عێراق جێبەجێ دەکەن لەو پارەیە خەرج دەکرێت. هاوکات لیژنەی خزمەتگوزاری و ئاوەدانکردنەوەی پارلەمانی عێراق پشگیری ڕێکەوتنەکە دەکەن و بە بەرژەوەندی ئابووری عێراق و نەوەکانی داهاتووی دەزانن. وەلید سەهلانی سەرۆکی لیژنەی خزمەتگوزاری و ئاوەدانکردنەوەی پارلەمانی عێراق لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی داوتی لەگەڵ جێبەجێکردنی ڕێکەوتنەکەدان لەبەرەوەی ڕێکەوتنەکە چەندین پرۆژەی گرنگ لە خۆ دەگرێت، لەوانە بنیادنانی پرۆژەکان لە بواری وزە و فڕۆکەخانەکان و قوتابخانە و یەکەی نیشتەجێبوون و هێڵی شەمەندەفەر و دروستکردن و نۆژەنکردنەوەی ڕێگاوبانی دەرەکی. لەلایەکی ترەوە بەشێک لە ئەندامانی پەرلەمانی عێراق باز لەوە دەکەن ڕێکەوتنەکە دەبوایە لەلایەن پەرلەمانەوە واژۆی لەسەر کرابە. لەم بارەیەوە ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە بە پێی مادەی 110 دەستوری عێراق هەموو ڕێکەوتنێکی ئابووری و یاسایی و خزمەتگوزاری دەبێت دەسەڵاتی یاسادانان دەنگی لەسەر بدات و یەکێکیشە لە دەسەڵاتە حەسریەکانی دەسەڵاتی فیدراڵی. لە مانگی 9 ساڵی ڕابردوودا عادل عەبدولمەهدی بە یاوەری ژمارەیەک وەزیر و 18 پارێزگار سەردانی وڵاتی چینی کردو لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتە 8 ڕێکەوتنی لە چوارچێوەی ڕێکەوتنامەی دۆستانەی عێراق و چین واژۆ کرد. ڕێکەوتنەکەی نێوان عێراق و چین بۆ ماوەی 20 ساڵە و لە سەرەتادا عێراق ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت هەناردەی چین دەکات. ئەگەر قۆناغی یەکەم سەرکەوتوو بوو، عێراق هەناردەی نەوت بۆ چین زیاد دەکات. ڕێکەوتنەکە لە ئێستادا چووەتە بواری جێبەجێکردنەوە و عێراق ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت هەناردەی چین دەکات. کۆمپانیا چینیەکانیش دەستیان بە دروستکردنی 2 وێستگەی کارەبا لە عێراق کردووە. ڕێکەوتنی عێراق و چین هەر لە سەرەتاوە نیگەرانی لای ئەمریکا دروست کردووە. بەو هۆیەشەوە ئەمریکا لە پشگیری خۆپیشاندانەکانی عێراق بەردەوامە.